ئێستا بەو پێی کە بەشێکی زۆر لە بەنداوەکان بە تایبەتی بەنداوی دوکان بەنداوی دەربەنیخان ئاسی ئاوەکەی بەرز بۆتەوە و پێشتریش بێگومان لە ڕێگەی هەواڵەوە یاخود لە بەشی هەواڵمان ئەوان بەردەوام زانیاریان بەیەوە بەخشیوە لەسەر زیادبوونی ئاو. بەڵام ئەوی کە ئێمە بەسمانە لێنەوە پرۆگرامی کورسات تایمسەوە قسە لەسەر پاراستنی ئاو بکەین. ئایا ئاو چەندە گرنگە بۆ ئێمە؟ ئایا تا چەند گلدانەوەی ئاو گرنگە؟ ئایا تا چەند ئێمە دەتوانین سوود لە جۆگەلە و کانیا و واروەها ئاوە سازگارەکان وەربگرین بۆ ڕاکێشانی گەشتیار، بۆ ئەنجامدانی فستیڤاڵی بەلەم، بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ئاوەکان بە پاکی ڕابگرین، پیسی و خاشاکیان تێفڕێنەدەین. حکومەت و لایەنی پەیوەندیدار ئاگدار بکەینەوە هیچ نەبێت ڕێگە ئاوەکان پاک بکاتەوە بۆ ئەوەی هیچ نەبێت کەسانێک کە لە وڵاتانی بیانیەوە دێن ئەو ئاوانەی ئێمە بەکاربێنن بۆ ئەنجامدانی هەندێک چالاکی بەلەم و مەلەوانی. ئەمانە کۆمەڵێک پرسیارن ئاراستەی میوانەکەمانی دەکەین کە بە خۆشحاڵیەوە ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە لەگەڵم زۆر بەڕێز نەبیل موسا پارێزەری ئاو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دیارە بێگومانەمەش یەکێکە لە پسپۆڕیە هەرە تازەکان بۆ ئێمەی کورد ئەگەرچی ئێمە چەند جارێک چاوپێکەوتنمان لەگەڵ کردو بەڵام لەسەر گرنگی بابەتەکە من دەمەوێت بوەستمەوە. بەڕێز نەبیل سڵاو لێبێ و زۆر بەخێر بێت بۆ پرۆگرامەکەم. من یەکەم پرسیارم بەوە دەست پێکەم، نەوت یەکسانە بە ئاو یان نە؟ نەوت لە ئێستا لەوانەیە یەکسان بێ، بەس لە حاڵی حاصل ئاو گرانترە. ئاو تێگی کولفەکەی بڵێن ئێستا ئاو لە ڕەنگە زۆر کەسە من نەزانێ، بەڵام دڵنیا بە نەوت ئەو کە وشکە ساڵی زیایی کرد و کە بەڕێوەیە لە ئێستا چۆن گرانترە ئێستا کەس ئەگەر گوێی لێمان بێ بڵە من خۆ یەک جلیکانەی نەوت ڕەنگە بە 20,000 بکڕم، بەڵام خۆ یەک دەبەی گەورە 1500 دیناری عێراقی ئاو دەکڕم. مەبەست لە بەهاکی لە نرخەکەیەتی یان نەخێر، مەبەست لە کوالیتی ئاوە، مەبەست لە چەندێتی ئاوە ئەوەی کە ئێمە قسەی لەسەر دەکەین. هەموو شێوەیەک لە ئێستاە ڕەنگە ئەو معادلان لەو ڕنگ وا بیر بکرێت. ئێستا من هەنێک کات ئەو پرسیارە لە زۆری لە هاوڵاتیان لە خوێندکارانەکە مەڵم بۆ منە زۆر گرنگە تۆ بزانی سەرچاوی ئاوی خواردنەوە لە چۆ دێت، وازانە لە ماجیدی مۆڵۆیە لە یاخود لە سۆپەرمارکێتەکانەوەیت. دڵنیا بەلەوەی کە ئاو قەیرانی ئاو بەڕێوەیە، قەیرانی ئاو لە هەموو دنیا نەک هەر لێرە هەموو وڵاتەکانی دنیا خۆیان بۆ حازر کردو، بەس دڵنیا بەلەوەی کە ڕۆژێک دێت ئێمە بە نەوت گۆڕینەوە بە ئاو یا دوو جریکات نەوت بێنجریکانی ئاو وەربگرین. دڵنیا بەو بەنداوانی کە دروست دەکرێت لە تورکیا و لە ئێران و لە وڵاتانی دراوسەیە ئێمە ڕوبەڕووی کۆمەڵە قەیرانی زۆر یعنی جدیە بینەوانەی لە داهاتوو. کاک نەبیل ئێستا بینەرێک تەماشامان کاڵێک کاک نەبیل ئەڵە قەیرانی ئاو دروستە بە خەریکە ئاویش ئەمان با. ئەم ئاوانی کە ئێستا لافاو دروست بووە و خەڵکێک کەوتۆتە خۆی و هەموو کورد سەرقاڵە بەوەی کە ها ئاوی دوکان پڕ بووە پڕ نەبووە، مەترسی هەیە مەترسی نییە، کە بێگومان مەترسەکە ئەوتۆ نییە، بەڵام خەڵکێک لێر و لەوێ دەترسیان بەداخەوە هەندێک میدیا بە چاواشەکاری ئەم هەواڵانە بڵاو دەکەنەوە. قەیرانی ئاو لە دوای ئەم هەموو ئاوە بۆ هەرێمی کوردستان دروست دەبێت بۆچی؟ لەبەرەوەی ئێمە نەمانتوانێت سوودی لێوە بگرین، نەمانتوانێت و گلی بدەینەوە. نەکەرەوەش ئوستاز تۆ سیستمی بڵێن پەروەردەت زەعیفە، بۆ نمونە نەکەر ئەوە شەر سیستەمەکە خۆی بۆ خۆی سیستەماتیک نییە، پلانیش کارات نییە بۆ سەرچاو ئاوەکان، بۆ بەکارهێنانی ئاو بۆ شکڵێک ئێستا بۆ نمونە لە ئێمە لە شەرقی ئەوسەتا تێگەی کە ئێمە گەورەترین پرایس ئێمە ئەبەبیین لە وشکە ساڵی و لە قەیرانی ئاوە ئەگەر ینی مقارنەیەکەی بە پارچەکانی تری گۆی زەوی ئەنجا بە تایبەتی عێراق و سووریا و ئێران بۆ نمونە ئێستا ئەردەن کەمترین ئاوی هەیە، بەڵام لەبەری پرۆگرامی کاران هەیە. ئەو پرۆگرامێکە لە ئیسرائیل هەیە بۆ نمونە لە هیچ سەرتاسەری دنیا تا ئێستا بۆ شکڵە تەکنۆلۆژیا بەکار نێراوە بۆ بەکارهێنانی بۆ نمونە بە فیڕۆنەدانی ئاو و سەرچاوە ئاوەکان، تەنانەت ئاویژە فرۆشتنەوە بە فەڵەستینیش و بە ئەردەنیش بۆ نمونە. ئەنجا بۆیە ئەم ستاڵی جۆری بەکارهێنان و بەڕێوەبردننی ئاو ئاوەڕۆ بەڕاستی ئەبێت لە هەموو سەرتاسەری دنیا کۆپی پێست بکرێ و ئیشی پێ بکرێ بەم شکڵە، لەبەروی تۆ قەیرانت ئەبێت ئێستا گلی بیتەوە، یعنی بۆ نمونە وەکو وۆتە هاروێستن بنە بۆ نمونە ئەو ئاوانە گل بیتەوە لە کاتیشی پێویستە کە وشکە ساڵیە کە وەرزی
باران نامێنێ بەکاری بێنیت و زایدەن هەر ئەوەژنا ینی خۆ بڕۆ سەیری هاوڵاتیان من هەتاکو ئێستش ئەوە چەند ساڵ دراوسەیەکم هەیە هەتاکو ئێستا تاوافەکەی چاک ناکە بۆ نمونە ینی لە هەموو گەڕێکێکە لە 20 ماڵ لەوانێ 15 ماڵ مشکلی لیک و مشکلەی تێگەی ئاوڕیان هەیە تەنها مەبەستی لە بەنداوەکان و جۆگەلەکان و کانیاوەکان نییە لە ماڵەکانیشە دەبێت دەست پێ بکەیت بۆ منە ئەو هۆشداری لە ناو کۆمەلگایە بۆ منم ئاوەی ینی هەتاکو ئێستێژمە سیارە ناو ڕووبارەکانە ئەشۆین بۆ نمنا یعنی قەیری ئەو نازانی بۆ لە بەروی هەتاکو ئێستا ینی ها وەزعەکە تا ئێستا ینی وا شڕ نەبووە کە ئیترە ئێمە خەبەرمان بێتەوە لە بەروێمە لە عێراقا لە بەشی سەرەوە ئەژین تێگەی سەرچاو ئاوەکان زۆری بەلای ئێمە تێ ئەپەڕێ ئەو قەیرەی نییە لە لای ئێمە وەکو هاوڵاتیانی بۆ منە لە بەسرە بۆ منە ئەوەی کە گوزەرا سپاڵی پار لە بەسرە گوزەرا دڵنیا بە لەوەی کە ئێمەش بێ بەش نابین لەوە خۆ بە بەرچاوتانەوە دیارە ساڵانە لە ئیمامی زامن لە گوندی ئیمامی زامن لە بەشی خوارەوەی تانجەرۆ کە ئەچێتەوە سەر سیروان لەوێ بە ساڵانە نزیکەی هەموو ساڵێک لە 2007ەوە ئێمە قەیرانی بڵین کارەساتی ماسی مردنمان هەیە کارەساتەکەشی چی هەموو ئاوی زەرابی سلێمانی ئەچێتەوە سەر ئاوی سەرچنار و ئاوی تانجەرۆ جا بۆیە ئێمە وەکو پارێزەرانی ئاو بەڕاستی بەردەوامین لە کردنی چالاکی لە کامپین لە کۆکردنەوەی داتا لە هۆشداریدان یعنی بە خۆبەخشی بە بەردەوامی ئێمە بەناو زانکۆکانە بەناو سکوڵەکانە حتا ینی بە شێوەیەکی پرفۆمەنس لە ڕێگەی هوەرەوە لە ڕێگەی ئەکسپدیشنەوە بڵێن و سەرکێشانێک کە ئەکرێت بۆ نمونە مەلەوانی دوور و درێژ کایاکین بە لەمەوانی ئەم چالاکیان ناکەین بەس دەبەرەوەیە کە بڵین ئەم سەرچاوە ئاوانە سەرچاوی ژیانی توێ بەڕاستی پێمەوێت تۆ گرتێکی ڤیددیۆیت هەیە لەسەر کایەکین هەر لە پێما بێت ئاوی قلیاسان ئەنجامداوە ئەگەر هەڵە نەبم لە درێژی پرۆگرامەکەی هەوڵەدەین ئەویش بخەینە ڕوو ئەنجامدانی کایەکین مەلەوانی درێژەوەی کە تۆ باسی دەکەی یان پاکردنەوەی ئاوەکان ئەمانە کۆمەڵێک دەستەواژەن من پێم خۆشە قسەی لەسەر بکەین بەڵام پرسیارەکەم بەم شێوازە دەکەم کاک نەبیل ئێستا لەگەڵ لافا و باراناودا هەستەکەی ئاوی جۆگەلە و ئاوی سازگار و بەنداوەکان ئەو ئاوانەی کە بەخۆر لی دەڕوات بە تەواوەتی چەم و ڕۆخەکان پاک دەکاتەوە و زۆر جار بەداخەوە پیسی و پاشماوە پلاستیکیەکان و پاشماوانەی دەخرێتە نێو ئەم ئاوانە لەگەڵ خۆیدا دەبات لە دوای ئەمە گرنگە چی بکرێت بۆ ئەوەی هیچ نەبێت بتوانین هاوشێوەی وەکو تۆ کەسانێکی بیانی بێنی لە سەرەتای بەرنامەکە ئەمەژەم پێکرد سوود لەم ئاوانە وەربگرێت هیچ نەبێت فستیڤاڵی بەلەمی تیاساز بکرێت کەسانێک پێیان خۆشە کایەکەنی تێدا ئەنجام بدەن بە 2 ساڵەوە بۆ خۆیان بڕۆن ئەمانە بخۆی پێیان دەگەنن پێشمە بێت تۆ یەکێک لە ئامانجەکانت ئەنجامدانی ئەم چالاکیانە بۆ ئەوەیە کە خەڵک تێبگەینی ئەم ئاوانە چەندە بە سوودن دەکرێت بە چەندین شێوە سوودی لە وەربگیرێ وتەی تۆ کاگاری ئەگەر بگەڕێینەوە بۆ 30 ساڵی ڕابردوو بۆ منە یا 25 ساڵ 30 ساڵی ڕابردوو ئاوی سەرچنار کە لە بەشی خوارە پێوترێ ئاوی تانجەرۆ لە بەشی سەرەوە لە چەقچەقەوە فەرعێکمانێ و ئاوەیەتە خوارەوانێ ئەم ئاوە لە چەند ساڵێک ڕابردووە شیاو بۆ مەلەکردن ئەو ئاوانی کە هاتوونەتە سەری ئەو کانیاوانی کە هاتوونەتە سەری شیاو بۆ خواردنەوە ئەو ماسیانی کە تیا بووە ماسیەکەش شیاو بووە بۆ خواردن معنی ڕاوکردنی تیا ئەکرا مەلەشی تیا ئەکرا و ئەوانەشی هاتەوە سەر ئاوی سەرچنار بۆ خواردنەوە شیاو بوو یعنی من مناڵی خۆم لەوێ لەو ئاوەیە لە ئاوی سەرچنارە بەسەر بردووە کە ئاوێکی چەند سازگار و جوان بووە هەموو خەوەکانی مناڵی ئێمە ئێستەشە چێتەوە بۆ ئەو چەمە چەمی سەرچنار بەڵام چەمی سەرچنار ئەوەی کە ئێستا ئەگوزەرێ هەر گوناحە پێی کوترێت چەمی سەرچنار هەموو زێراوی سلێمانی ئەچێتەوە سەرەوە ئاوا ئەوەی کە ئەگوزەرێ لە تانجەرۆ بەڕاستی کارەساتە بەڕاستی جەریمەیە ئەجا بۆیە بەڕاستی ئاوا بڕوە ئەجاوە زائیدەن ئەو هەموو خۆڵ و خاشاک و پیسی کە لە کۆمپانیاکان و لە ماڵان و لە خەڵکی کەچنە سەر ئاوەکە بەڕاستی بە قەدری نازانن حەزی لە دەنگی ئاوەکەی حەزی لە سیارەکەی تیابی شووە بەڵام حەزی لەوە نیە زبڵەکەی بەرێتەوانێ حەزی لەوە نییە کە ئەم ئاوە وەکو ژیانێک سەیری بکات یعنی بیر لەوە ناکاتەوە مناڵی من لەو چەمە فێری مەلە بووم بۆ نمونە کە ئێستا درێژترین مەلە ئێمە ئیکەین لەسەر تاسەری هەموو عێراقا بۆ نمونە لەو چەمەوە ئێمە دەستمان پێ کردووە بەس مناڵەکەی تۆ ئەو چانسەی نییە ئەو فرسەتەی نییە کە بتوانێت لەوێ فێری مەلە بێت یعنی باوەڕکە یعنی ئێمە بە قەدری ئەم ئاوە نازانین کە لە زۆربەی زۆری وڵاتانی دنیاە سەفەر ئەکرێت بچن بۆ ئەم سەرکێشانەی تیا بکەن بۆ نمونە بەلەمەوانی یاخود مەلەکردن یاخود بە چوب بێنە خوار و یعنی دنیا ئەم ئاوی سەرچنار کە لە ماڵی منوانێ بە پێوە بزانم 3 دقەیە ئەتوانم بچمە سەر ئاوەکە ینی ئەکرێت ئەم سەرکێشانی کە ئێستا منێکی ئەم بەلەمەوانیە کە منێکم لەو ئاوەیە ئەکرێت بکرێت بە شوێنێکی زۆر جوان وەکو شادەماری خوێنی ینی
ئەمە شادەمە ئەمە دڵی سلێمانی ئەم ئاوە بەڵام ئەوەی کە لەوێ گۆزەرێ بەڕاستی جەریم کاک نەبیل لەکرێ بکرێت بە چوزانم جۆگەلەیەک ئەو شادەماری کە تۆ باسی دەکەی لەگەڵەوەی کە سەرچنار ناوچەیەکی گەشتیاریە وای لێ بکەین کەسانێکی بیانی بۆ ڕابکێشین بێت لەوێ ئەنجامدانی ئەو کیاکەین یاخود بەلەم یا هەندێک لەو جۆرە یاریانی تکە لە نێو ئاودا دەکرێت ئەگەر من زانیاریم لەسەری نەبێت جەنابتان بیخەنە ڕوو ئەکرێ وای لێ بکەین کاگاری بەدڵنیاییوانێ ئێستا منەوە تا دەسم پێ کردووە بەڵام ئەمە وەکوین باسی ناکەم هیوادارم ئەمە زیاتر بکرێت بە دڵنیاییەوە ئەم جۆرە ئاوە پێوتێ وایت وەرە ڕاپید یعنی لای خۆماوکو تافگە و سۆلاف ئەو کەلیمەیە بەکارێنی ئەو شێ بەکارێنی بۆ ئەمنەوە ئاوانە کە ئەو بەردوو ئەو فۆرمەیشنی بڵێن ڕووبارەکە ئەو ئاوە سپیەکە دروستەکات ئەو ئاوە کلاسی هەیە بۆ منە ئەتوانی لە ڤڵی بیتێت ئاستەکەی لە چ ئاستی 1 و 2 3 و 4 و 6 و تا لە کوردستانی خۆمانە تا کلاسی 4 و نیو هەیە لێرە لە ڕەواندووس بەڵام ئەوەی کە ئێستا ڕوئە لە سەرچنارە ینی ئەچێتە کلاسی 2 زائید ینی لە کلاسی 2 بەرەوسەرەوەی تا حدێک ئێمە کلاسەکانی شارەزای لەبەرەوەی من پێشتر ئەم بڵین بەلەمەوانیم زۆر کردووە و ئێستش بووە هەفتەی پێشتر ئەم بەلەمەوانی کە لە سەرچنار کردم هەموو ساڵێکە ئیکەم بەس بۆ ئەوەی ئەمەوێت ئەو کەسانی کە باڵا دەستن ئەتوانن ئەم ناوچەیە لایەکی لێ بکەنەوانێ کە زیاتر تەرکیزی بخرێتە سەر ئەتوانین لە داهاتوە ئەتوانین ئێمە یان نەدروستکەین یانەی بەلەمەوانی دروستکەین ئەتوانین من شخصی خۆ مەسەیەکێکە لە خەوەکانی خۆم کەسی کاک نەبیل ئەو کارانجامەدەی پێشەمە بێت هەندێک لەو گرتانی کەیسە لەسەر شاشەدی بینن هەم بۆ خۆی پارچە دۆکومنتارین دروست کراون بۆ خۆتان دروستان کردو مەبەستانە جیهانیش ئاگدار بێ لە کوردستان چی دەگوزارێت و زۆر جار بە زمانی بیانیش ئەم دۆکومنتەرانە بڵاو دەکەنەوە یان هەندێک میدیایی بەناوبانگ هاتوون لەگەڵ خۆتان چاوپێکەوتنیان ئەنجامدا و تۆ قسەت لەسەر ئەم برینە کردووە کە برینی پاراستنی ئاوە لە هەرێمی کوردستاندا ئێستا تا ئێستا هەر بە تەنیای لە پاش بڵ ئەم هەموو چالاکیانی کە ئەنجامیدی لە وەرزشی مەلەوانی یان بەلەمەوانی یان نەخێر هەوڵ هەیە بۆ دروستبوونی ئەو یانەیە بەدڵنیاییەوە ئێستا ئیش بۆ واکەین بەڵام کۆمەڵە کەسی باش هاتوونەتە سەرخەت من ئێستا خەریکی بڵین پێدانی ئەو زانیارانی کە من هەمە لەم یاریە لەم بەلەمەوانەیە بە دڵنیاییوانە بەڵام وەکو باسم کرد ئێمە بێ سەرچاو ئاوەکانمان یەکەم جار بپارێزین ئەبێت دوای لێ بکەین کە شیاو بێ بۆ ئەم جۆرە چالاکیانە یەک نمونەی بەسیت بۆ باسەکە من ساڵی پار کایەکی نەکەم کرد هەر لە چەمی قلیاسان باوەڕ کرد ڕوبڕووی کۆمەڵێک مەترسی زۆر جیاو بەس ئەم ساڵ کەمترە لەبەرەوەی ئەگەر بیتە خوارەوە لە لای محافزێت و لە لای پارێزگاوە لەو مەتخات جوان چاکراوە دەستخۆشکەریان لێکم ئەگەر بکری ئەم ئاوە لە سەری سەرەوە لە لای چەقچەقەوە کە دەست پێ ئەکا لە سەر چنارەوە یەتە خوارەوانێ لە لای منقەڵەوە کە بەرەو خوارەوە ئەڕوا هەتاکو پشتی ماجدی مۆڵ و بگرە بەر بەشی خواریشوانە ئەکرێت بکرێت بە شوێنێکی بۆ سەرکێشی بڵێن بۆ بەلەمەوانی بۆ پادڵ بۆرد بە بۆرد یاری تیا بکەی خەڵک مەلەی تیا بکە بۆ ڕاکردن بۆ دەور و پشتە بۆ سکەیت بۆرد تێگە ئەم یاریانی هەمووی تیا بکرێ بە شوێنێکی گەشت و گوزار نەک تۆ ئاوە پڕاوێز بخرێ و لەگەڵ ڕێزما بۆ هەموو کەسانی کە ئەشخۆنەوە یعنی بۆ بە زبڵخانە بۆ بە ینی باوەڕکە من زۆربەی کات لەوێ ڕاکەم تەمرینەکانم زۆری ئەبەمە ئەوێ لەبەرەوەی هەواکەی مطلقە و زێرابەکانی ئەوێش تا حدێک نەماوە ئێستا زێرابەکان لە بەشی و لە پشتی باجی مۆڵە بەرەو خوارەوە لە حواڵەوە لێەوە دەست پێکاتەوە کە بەداخەوە هەتاکو ئەوێ ئەو پرۆژێ تا ئەوێ براوە بۆکسی زێرابەکان بەڵام لێو ئەکرێتەوانێ وەکو باسم کرد ئەکرێت بکرێت ئەمە بەش جوانترین شوێنی کە لە سلێمانی و وەکو بەدڵی سلێمانی ناوێ بم بەسیتریشت هەفتەی پێشتر لەگەڵ شارەوانی سەرچنار و شارەوانی سلێمانیە ئیتفاقیمان کرد وتم بۆ هەنەوە ڕۆزە حەز ناکەم من پێم خۆش ئەمە سێم جارە ئەو شوێنە داخین لەژێ پرتی قلیاسانە وەکو کەرنەڤاڵی سیارەشتن وایە لەوێ یعنی ئەچی قسەیان لەگەڵاکە ئەڵێ کاکە ئەوە چیەکەی ئەڵێ چیەکەم سیارەکەمە شۆم ئەڵێ قسەی لەگەڵاکە ئەڵێ باشە ئەی نابینی شتێک غەڵەتە لێرە ئەڵە چی غەڵەتە چی بووە یعنی ئەسڵەن هەر هۆشیشی بەوە نییە کە ئەم سیارەی بردوتە ناو ئەم ئاوە ئاوی خواردنەوەی ئوستاز ئەم ئاوە لێرە و ئەچێتە خوارەوە ئەچێتە سیروان ئەچێتە دەربەنی خان خەڵکی بەشی خوارەوە بەکارێنێ بۆ خواردنەوە بۆ زەرعات ڕاست هەندێک جار مادی کیمیایش لە بەکارهێنانی شتنی ئۆتۆمبیلەکان بەکاردێنرێت و تێکەڵ بەم ئاوە دەکرێتەوە جارێکی تر لە هیچ شوێنێکی دنیای ئەم ئەتوارە نەماوە ئەمەی شکل لە ئەتوارە ناشرینەکانی مرۆڤ ینی بەڕاستی بێ بچێتە چۆن کاتی خۆی لە پاساجگەرە کێشان احتیادی بوو بردە و دەوای لێ هاوکە عیبێ سە عیبە ینی ئەمەشە بێ عیبە بکرێ ئەمە عیبە ئەمە ناشرینە تۆ ینی تۆ کاکە
یعنی تۆ کە ئاوت هەبوو خۆتی پێپشۆیتە سیارە بۆ ئۆشۆی یعنی زەلام هەیە دراوە سێمان هەیە تێگەی سیارەکەی لە خۆی زیاترە شووە ڕۆژی 3 سیارەکەی شووە بۆ نمونە لە کاتی هاوی نابۆ نمونە یعنی ئەوەی تای سیارەکەی ڕەشەکاتەوە دەمودانی ناشوە یعنی ئوستاز ئەمە بەدبەختیە بەڕاستی ئەمە قوربەسەریە لە سەقافەت و لە وەعیەوە تۆ کەی ئەگەی بەوەی کە کۆمەڵەش تەیە ئەمە چی ئەنجا بەس پیاوی شەیکا لەگەڵ ڕێزمە یەک ئافرەتم پێپشان بە یەک کچێکم پێپشان بە سیارەکەی باتە ناو ڕووبارەکانەوە بۆ نمونە بیشوە یعنی یەکێک لە ئەتوارە ناشرینەکانی ئەم کۆمەڵگایی ئێمە کە بەس پیاوی کا بەڕاستی باشە لەم راپۆرتێکی ئێستا لەسەر شاشەوێنەکان لە تەنیش دەنابێتەوە دەڕوات پێم وا بێت بۆ پێگەی گرێگ بیکستۆری ئەم راپۆرتە ئەنجام درراوە ئەڵەی ویستم هەندێک لە هاوڵاتی تێبگەێنم لەوەی کە من دەمەوێت پیسبوونی نییە و ئاوەکان پاکەمەوە هەندێکیان بە جۆرێک لە گاڵتە ئامێزەوە پیانوتم تۆ بە تەنیا خۆت دەتەوێت ئەم ئاوانە پاک بکەیتەوە یعنی بە جۆرێک لە سەر سوورمانە ئەم پرسیاریان ئاراستە کردووی کەسێک دەتوانێت کاریگەری دروست بکات وەکوتم کە تۆ هەوێنەکە هەبوو دروستە بێت دڵنیابە ینی ئەسە من بەس خۆم نیم ئوستاز وەکو باسم کۆمەڵێ گەنجی زۆر باش لە جامیعەکان لەگەڵمان گروپێکمان هەیە ئێستا لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوی ترا هاتوین ئەو دەنگەی کە هەیە من ئەزانم ئەم دەنگە کەمە ئەگەر ئەم دەنگەکانی تر کۆ بکەینەوانێت دەنگەکە بەرزترە بێت و ئەو کاتە بڵێن لاوترە بێت ئیتر گوێی لە ئەژیرە لە ئێستا وەکوتم لەو پەڕی لە ناوەڕاستی نێگەتیڤیتیە تۆ ئەبێت پۆزیتیڤانە بیر بکەیتەوەانێت چونکە لە بەرەوەی ڕێگا چوو لە دەرەوەت نییە باش تۆ ڕێگات نییە ینی ئەمە حلەکەی بەس ئەمە حلەکەی ئاو ئەبێت وەکو سەرچاوەیەکی ژیان وەکو ئەو هەوایی کە ئۆکسسیجینی هەڵی نەمژی ناتوانانی بەردەوابی ئاویش ئاینەشت باس کەسبین ئاو نەما بیخۆیتەوانێت ناتوانانی سیارەکەت بخۆیتەوە ناتوانانی و ئاڵتونەی کە کۆت کردو ئەو پارەیەی کە کۆت کردوەوە بیخۆیتەوانێت وەکوتت لە 90 گرام بەهاتریشە کاک نەبیل هەندێک تیمەن دەبینی لەسەر شاشەکە باراناوە لافاوە کە لە نێو هەندێک لە چەم و جۆگەلەدا دروست بۆتەوە هەندێک کەس لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا کە زۆر جار لە ڕووماڵی بەردەوامی ئێمە گفتوگۆمان لەگەڵ ئەنجامداوە هەندێکیان دەڵێن چەمی وای تایە 20 ساڵە ئای پیانە هاتۆ کەچی ئێستا بە سەدان کانی تێدا تەقیوە ئاوەکەی پڕ بۆتەوە ئەتوانین بەردەوامی بدەین بەم جۆگەلە ئاویانە بەردەوامەکە چی ئوستاز ئەمە بوڵکی سروشتە بەڕاستی ئەو ئاوە بە ملیۆنها ساڵ پێش ئێمە من و تۆ لێرە بووە ینی لەبەرەوە هەر کاتێک بی ئەم ئاوەیەتەوانێ ینی بەڵام وەکو بەستم خوانە خواستە لەوە نەبوو بەرداوامی بدەین بۆ لافاوانە چکە دیمەنەکان نەدێک لافا و بەداخەوە نغڕۆبوونی کۆمەڵێک ئۆتۆمبیل و بەردەوام تیمەکان سەرقاڵی بەهاناوەچوونیانن مەبەستم لەوە نەبوو لافاوەکان بەردامە بەڵام ئێمە چی بکەین ئاوی لافاوایی بارەنا و گل بینەوە سوودی لەوەربگرین ئەوەی کە مەبەستمانە زیاتر وەکوتم ئەبێت پلانێکی کارادا بڕێ ئەمە و کەسانی کەواڵە دەستن بەڕێوەبردننی سیستەمەکە بەڕاستیەوە ئێمە وەکو ڕێکخراو ئەم نیشانە بە ئێمە تۆزێ قورسە بکرێ وەکوتم ئێمە شوێنی سیارمان پێداخرێ کۆمەڵە پرۆژە هەیە یعنی سە کۆمەڵە بەنداو هەیە بەنداوی بەڕاستی فرێندلین یعنی ئەوە کاریگەری زۆر گەورەی هەبێت لەسەر سروشت بۆ نمونە من لەگەڵ و بەنداوانیان بۆ دروست نەکرێ بۆ نمونە سیستمی ئەرگەیشن بەڕێوەبردننی ئاو بۆ زەرعات بۆ نمونە ئەو سیستمای ئێستش لە منطقەی تانجەرەوە هەمانە بۆ نمونە بەڵام بەداخەوە هەمووی پڕ بۆ لە پیساوی لە ئاوەڕۆی بڵێن زێرابەکان ئەچێتە ئەو منطقانەوانێ نەوتی تایە باوەڕکە یعنی کە سیستمی ئەرگەیشنە بۆ زەرعات دروست کراوە کاتی خۆی لە پێشنەوەکانە ئەجا بۆیە ئەمانە ئیحتیمامی پێی بیرێت ئیحتیمام بیرێت بە بەرهەمی ناوخۆ ئەو جوتیارانەی کە لەم 30 ساڵی ڕابردووە کە تیا چوون تەرجیع بکرێنەوە بێننەوەوان یعنی سە بۆ نمونە منطقەی تانجەرەوە ئوستاز کارەساتە بچۆ منطقەیە ینی جوتیاری لێ نەماوە جوتیارەکان بە ڕۆژانە ئەچن لەوێ بەس دانیشن بەس خەفەتە خۆن باوەڕکە چکە لە بەروی لە 50 ساڵی ڕابردووانێ بە بەردەوامی چوونەتە ئەو منطقەیە وای لێ هاتوو ئەو منطقەیە ینی ئێستا هیچ شتێکی تیان ناڕوێ کە پێشتر خواردنی مسلمانی دابین کردووە کە چەڵتوچیان تیان ڕوانەوە ئەجا بۆیە ئەبێت یەکەم جار ئێمە پلانێکی باش دانین بۆ ئەو پیس و خۆڵ و خاشاک و ئاوی زێرابانی کە ئەچێتەوە سەر ئاوی شیرین وەکوتم ئاوی شیرین پێی ناوتێ ئاوێکی شیرین ئەگەر بۆ مەلەکردن و بۆ خواردنەوە و بۆ ماسی گرتن نەشێ ئەمەیتیانەماوە بڕە لە خەڵکی منطقەی چەقلاوە و لەو دیانی لە تانجەرەوە پرسیاریان لێ بکە ئەلە ماسین تیا 25 ساڵ پێشتا ماسین تیاگرتووە چەمی تانجەرەوە ماسین تیاگرتووە ئەمە نەبووە ینی بۆ نمونە بەڵام ئێستا نەک ماسی هیچ شتێکی تیان ناژی گەراکەشی تیانەماوە لەبەرەوە ئێمە هەرچی ئاوڕێی سلێمانی هەیە ئەچێتەوە سەر ئەو ئاوە بەڵێ لەوانێ کۆمەڵە کەس بڵێ بڵێم برادرە باسی چییەکە ئەم ئاوە دوو مانگکە نامێنێ بەڵێ دوو مانگکە نامێنێ بە 3 مانگ ئەم ئاوە شارەکەت جوان ئەکا
ئێستا تۆ ئێستا سەیری مەکە ئاوەکو قوڕاوە یەک هەفتەی بەرێ با باران نەبارێ بزانت چەند جوان و کریستەڵە بێ و ئاوە شین هەفتەی پێشتر من بەلەماوانی تیا کردو ڤیدۆکەمانی برادرانەوە بزانێت بەڵێ کەمێکی تر ئامادا بێت و ئەیخێنە ڕووکاک نەبێت هیوادارم فریا بکەون با پیشانی بن هیوادارم ئەوانەی کە باڵا دەستن ئەو چەمەی قلیاسان لە بەعزێ شوێنە وەکوتم لە لای پارێزگاوە تۆزێ جوان کراوە هیوادارم لە سەری سەرە و لە چەقچەقەوە وای لێ بکرێ هەتاکو سیروان چکە لە بەرەوەی بەڕاستی جوانترین ئاوە یعنی هەر لە تارەشەوە کە سەیرێکی ئەڵێ ئاو ئەم ڕووبارە لە تەنیشت لێمانی هەیە بەس بەداخەوە زۆر کەس نازانێ هەرچی ئاوی زێراوی سلێمانی هەرچی کارگەکان هەیە پاڵاوگەکان هەیە هەموو یەچێتەوە سەرم ئاوی خواردن کە ئاوی خواردنەوەی خەڵکی دەربەنی خان لەم ئاوا خواتەوە تکایە فریای بکەون باشە کاک نەبیل لە جیهاندا چەمکێکە پێی دەوترێت سیاسەتی ئاو یعنی لە هەندێک وڵات لە ئێستاوە کار بۆ دەکات لەو سیاسەتەدا پلێکی باڵای هەبێ یاخود باڵا دەستی خۆی بنوێنە بۆ نمونە باسدەوە دەکرێت هەندێک وڵات بەلێدانی ئەوەندە بەندا و لە ئاوی سازگار واکات چەند ساڵێکی تر ئەگەر جەنگی ئاو کە دەڵێن جەنگی جانی سێم لەسەر ئاو ڕوودەدات ئەگەر ڕوودات ڕەنگە ئەو باڵادەستترین و پاوەرترین یاخود بەهێزترین وڵات بێت لە ڕووی ئاوی سازگارەوە ئێمەی کورد هیچ لە سیاسەتی ئاو گەیشتوین یان لەکوێی داین ئێمە بەدڵنیایەوە ئێمە لە قەیرانین لە سیاسەتی ئاوە لە قەیرانین نە بە تووشی ئەوێن کەسی پرۆفشناڵمان کەمە کە بێتە سەرخەت بۆ نمونە کۆمەڵێک داتا هەیە کۆمەڵێک فشار هەیە ئەتوانی لە وڵاتانی دراوسێ بخیتە سەر وڵاتانی دراوسێ کۆمەڵێک کەسی ئەکسپێرتی شارەزا لە بواری بەڕێوەبردننی ئاو و کۆکردنەوەی داتا و بۆ نمونە چەندێک ئاوێتە وڵاتە بۆ نمونە ئەو قانونانەی کە ئەشکێنرێت کە قانونی نێودەوڵەتین بۆ نمونە لە ڕێگەی وڵاتیش وەکو تورکیا و ڕاستی تۆ کۆمەڵێ تۆ کەسی ئەکسپەرت و کەسی شارەزات ئەوێ لەم بوارانەیە ئەبێ بێنە سەر خەتێکی کۆمەڵێ ئەسە ئێمە وەکو پارێزەرانی ئاوی کوردستان و عێراق ئەوەی کە بە ئێمە کراوە کردومانە بەس وەکو وتم بە یەک ڕێکخرا و بە دوو ڕێکخرا و ئەبێت ئەو کەسانی کە باڵا دەستن لە سیستەمەکە وەکو حکوومەت کەسی باش کەسی شارەزا کەسی لێهاتوو بێنە ناوانە ناو پەرلەمانە کەسی باش دروست بکرێت کە ئەو قانونانەی کە هەن چۆن ئێمە ڕێگایەک بدۆزینەوەوانێ فشاری بخینە سەر وەک لەوەی کە بشکێنرە قانونەکان ئەبێ تەطبیق بکرێت ئەبێ فۆرس بکرێت زەختی لەسەر بکرێت و قانونانە ئەسە بۆ نمونە ئێمە کۆمەڵێک کەمپەینمان کردووە لەسەر بەنداوی ئیلیسۆ عفو لە 9 ساڵی ڕابردوو ئێمە نەوەستاین هەموو ساڵە کەمپەینمان کردو بە کەمپەینی جیاوازە بۆ نمونە لە 2014 چوار بەلەمی تریدیشنەڵی بڵین بەشکلێکی کۆن دروستمان کردو ئەمانویستەوە پیشانبین کە ئەم کە ئاوا 100 ساڵ پێش ئێستا خەڵکی حەسەنکەیف کە بە عەرەبی قساکەن بیری لێ بکەن و بۆ بە عەرەبی قساکەن بە کەڵک و بە بەلەم چوونەتە خوارەوانێ بە 6 ڕۆژ گەشتونەتە بەسرە لە جەزیرەوە ینی لە حەسەنکەیفەوە لە بینی باتمان و دیاربەکرا لەوێەوە بە کەڵک چوونەتە خوارەوە هەتاکو بەسرە ئەشاکانیان فرۆشت و ئەسپیان کڕیەوە بە ئەسب گەڕاونەتەوانێ یعنی ئەم ئاوانە سەرچاوەیەکی بەیەگەیاندنی کۆمەڵگاکان بووە بەڵام ئێستا ئێمە لە ساڵی 2014 هەمان گەشتمان ویستمان بیکەین بە هەمان ستایل 3 مانگمان پێچوو تا گەشتینە بەسرە باش کاک نەبیل پێما بێت چێک لە گرتەکان ئامادەیە کە بۆ خۆت پێما بێت لە ئاوی سەرچنار قلیاسان لەوێ کاکنت ئەنجام داوە با پێکەوە بچین ڤیدۆکە ببینین دواتر چەند پرسیارێکمان دەمێنێت لەگەڵ تا بەرداوام بین با پێکەوە گرتەکە ببین لە بەردەمی منە من وەکو بەلەمەوانێک چین و خەتەرەتیانە و کاریگەریانە یان خەینە ڕوو چکەم ئاوا لانی کەم لە ساڵێکا 3-4 مانگ ئێمە توانین ئەم سەر کێشانی کا بکەین بەس ئەما گەر پاک بکرێتەوانێ ئەو کاریگەریە کەسناکانی کە ناو ئاوەکەیە کە بێتە مایی قەلەقی بوو ئێمە وەک بەلەمەوان پاک بکرێتەوە لە کۆنکرێتی گەورە و شیش و وایر و سیم و پیسی و خۆڵ و خاشاشی خەڵکی سێنانکەراکەتەیەکەن شوشە بە تایبەتی ئێمە ئەو کاتە بە ریلاکسێکی زیاترەوەواری بە مستەرخیەوە تێگی ئەو کاتە گوێ نادەین دێنە خوارەوە
کەسێک ئەمە بکات لێرە بەداخەوە بۆ فەخر باسی ناکەم بە پەنجەی دەستش بێرە بەس بنم یاریکایەکەکەم لێرە. بەڵە خۆشویستانەوەی کە بینیتان هەر بەڕێست نەبیل موسایە پارێزەری ئاوا مەبەست لەم دیمەنانە تەنها بۆ چێژوەرگرتنی کاک نەبیل نییە. من دڵنیام لەوە ئەگەر ئەو بێوێت چێش لەمانەوەرگێت دەیان شوێنی تر هەیە، بەڵام ئەو مەبەستێتی لە ئاوا سازگارەکانی کوردستان بەتابەتی لە چەم و جۆگەلەکان کە لە کوردستان هەن با پیسی نەکەین، با پاشماوەی پلاستیکی و ئۆتۆمبیلی تدا نەشوێنەوەکو لە پرۆگرامەکەی باسی کرد. گەڕێمەوە لای کاک نەبیل خۆی زیاتر قسە لەسەر ئەم گرتە ڤیدیۆ بکات. کاک نەبیل گرتەکەمان بینی دەستە خۆش بێت بەڕاستی پەیامەکەشی سەرنجڕاکێشبوونە کارگرتەکە. ئەم چەمە تا چەند گونجاوە بۆ ئەنجامدانی کیاکەین و ئەم وەرزشی بەلەمەوانی تا چەند گونجاوە تا چەند هەستەکەی 100% یان بە شازێکی تر پرسیارەکەم بکەم ئەوەندە بودجەیەکی خەیاڵی دەوێت ئەم جۆگەلەیە چاک بکەین ڕێکی بخەین هیچ نەبێت بۆ ئەنجامدانی ئەم جۆرە وەرزشە؟ بودجەی هیچ داوێ ئوستاز بودجەکەی چییە؟ خۆی سروشتیە یعنی بەس تەرتیب ئۆکێ بەس لەوە بۆستین ئێمە شتی تێفڕێنین بۆ نمونە بەس سەیری پشتی ماجدی مۆڵ بکە، یعنی دنیای گرتی ڤیدۆیمان هەیە کە بە لۆری و تێکی بۆ نمونە دەواازە بۆ نمونە دەواازە دروست دەکرێت دەواازە سیتی دروست دەکرێت بەس ئایا پاشماوەکە ئەچێتە چوو ینی بڕۆ ئەم هەموو کۆنکرێت هین کۆمپانیاکان نازانم چۆن ویژدانیان خوڵەکە یعنی چۆن ئەخرم ئەم نوعەتی پارەپایکردنە بەڕاستی ینی زۆر زۆر دوای سپێنڵان بڵێ هاتر دەوڵەمەنیش بووم ئەخر چۆن دەوڵەمەند بووی چۆن پیاو کرد چۆن ویژدانت قبولەکە پاشەڕۆی ئەو بینانی کە دروستیەکەی تێگەکی لە پشتی ماجدی مۆڵا فڕێ یاخو لە بەشی خوار و یا خواروتر یعنی ئەم ئاوە لە چەقچەقەوە ئاوە تعدای لێ ئەکرێ هەرچ کەسیەت و شتی تێ فڕێ ئیتر لە پاشماوەی حیوانات بێ بۆ نمونە باوەڕکە جاری بە دەفەردە بەس ورژی حیوانم بینیوە لە قوربانە ئەو هەموو حیوانە سەرەبر هەموو پاشماوەکانی بەداخەوە فڕێ دەدرێت بودجەی وەکو وتم بودجەکە چییە؟ بەس ئەوتا من ینی ئەوە هەفتەی پێشتر ئەو گرتە ڤیدۆی کە ئێسەی بینی ئوستازەوە هەفتەی پێشتر ینی من هەموو ساڵەکەم کایەکی نەیتیاکەم بەس لەبەرەوەی ئەو کەسانی کە ینی ئەو ڕۆژە لە لای کاگەڵ و عسکەری بووم لە دەستەی باڵای ژینگە لە هەولێر پێم پیشانە ئەم ڤیدۆ پێ پیشانەوتی واوە مەسلە ینی مەبەستم لە چی ئەمە بەس بوو ئەوەیە کۆمەڵە کەسی بەرپرس ئەوانەی کە دەسەڵاتدارن ئەوانەی کە ئەتوانن ئیش بکەن بەس ئەو شۆفلانەی کە هات هەیەە بۆ نمونە کە ڕۆژانە لەوانەیە لە 100 شۆفڵ لەوانێت چلی ئیش نەکا بۆ نمونە بە یەک حملە بە یەک ڕۆژتر هەر بودجەشی نایە بودجەی چی و بەس تەرتیب بکرێ ئەو شتانی لە لابرێ ئەو بەربەستانە دروست بکرێت کە سارە نەچێتە ئەوە ساری تیا بشوە کۆمەڵک تەنەکەی خۆڵدابین بکرێت لە چەمبی خلاسانە و سێرڤزی بۆ دانێن خەدەماتی بۆ دانێن خۆڵەکەی کۆ بکرێتەوانێ ئەو شوشانە لەو ناوای حملەیەشی بۆ بکرێت کۆ بکرێتەوانێ و بۆنە ئەتوانی مەلەی تیا بکرێت گۆماوی تا دروست بکرێت ئەو تا لێکێ لە گردە ڤیدۆکانە تایەتی 4-5 مناڵن هەر لە ژێر لە پشتی مانقەڵەوە بەرە خوارەوە خۆیان فڕێدەنە ناو ئاوەکە تۆ بیر لەوە بکەرە کۆمەڵە خەڵکی لە ئاو ناترسێ ئێستا کەسێکی وەکو من ئەمەنە لە ئاوا بووم ئوستاز وەکو باسم کردمە کلاسی
2 زائدە باشە لە ڕەواندوز ئێمە لە کلاسی 4 پلۆسمان ناوە یعنی ئەمە هیچ نییە بۆ من ئەم ئاوە یعنی پێرێ بوو ئاوەکە زۆر بەرز ببوانێت کە چوم سێری بکرد لە لای محافزە یعنی لەوەش ئەتوانم بم یعنی هیچ کێشەیەکمانێت ترسی ناوێت لە بەروی هەمووی تەکنیک هەموو زمینە سازەکانی ئەو یانەیە بەردەسە بەس ماوەتەوە ئیتر کاری بۆ بکری یان چینە ناو ئاوە ئەم ئاوە ئەکرێت بە جوانترین شوێنی وەرزشەوانی کایاکین ڕافتین بۆ نمونە ئەکرێت بەس ئەوەیە تۆزێک مڕەتەب بکرێ هاوکو مەیکەپێکیەکەی تو پاکەکرێتەوانی و خۆڵ و خاشاک ئەبێ بوەستێنرێ بە هەموو شێوەیە ئاوی زێرابەکانی لێجا بکرێتەوانێ خۆی کراوەتەوە جیاکراوەتەوە وکوتە لە پشتی ماجد مۆڵ بەرەو خوارەوە لێەوە دەست پێکاتەوە هیوادارم حکومەتی هەرێم دەست بکاتەوە بەم پرۆژەیە ئەو بۆکسی زێرابانە هەرچی زێرابی سلێمانێ بچێت و سەر ئەو 2 بۆکسی زێرابەی کە لەم دی و لەو دیوی ئاوەکەویانێ تا منتیقی فەرەجاوە لەوێ دیسان و مەسفەیەک بە حساب دروست بکرێت تەسفێ بکرێت و ئەم ئاوە بەو قورسیە بەو پیسی کە تایەتی ڕۆ نەکرێتەوە جا کارگەکان بۆ نمونە منتیقی تانجەرۆ هەر کارەساتە ئوستاد پشۆرەوە منتیقەیە ئەبێ ئەمانە حل بکرێت کەمانە حلکرا ئەم ئاوە دڵی کوردست سلێمانی بووە ئەکرێت جاریشکە دڵی سلێمانی بخرێتەوە گەڕ و چاک بکرێتەوە بەڕێز نەبیل موسا زۆر سوپاس بۆ ئامادەبوونە دەستە خۆش بێت هیوادارین پەیامەکەت گەیشت بێت دڵنیام لە دڵسۆزی خۆت و لە خەمخۆریت بۆ ئاو بۆ پاراستنی ئاو بۆ گاندنی هەموو پەیامەکان پەیامی ژینگەی پەیامی ڕاکێشانی گەشتیار پەیامی پەیداکردنی داهاتی گەشتیاری دروستبوونی یانەیەکی بەلەمەوانی هەموو ئەمانە بەیواین لە ئایندێکی نزیکدا ئەم خەونانی کە تۆ هەتا لە کە ئەگەرچی واقعین لایتەوە بەڵام بۆ ئێمەمانان ببێت بەڕاستی دووبارە سپاس بۆ ئامادەبوونت و ئەرکت کێشە ئەمڕۆ لەگەڵمان بووی لە سەروبەندی باران و زۆربوونی لافا و زۆربوونی ئاو کانیاکان ئەم تەورەمان قسە و باس کرد دووبارە سپاس بۆ ئامادەبوونێت.